بابەتێکی دیکەمان هەیە کە ئەمەوێ ئەمڕۆ زیاتر قسەی لەسەر بکەین و باسی بکەین. دەستەبەری کۆمەڵایەتی چییە؟ ئەو مافۆشایستانەی کە هەیە بۆ هەر کەسێک کە لە شوێنی کارەکەیتی چییە؟ ئایا تا چەند هاوڵاتی و کارمەندی ئێمە کرێکار شارەزان لەوەی کە پێویستەکە دەستەبەری کۆمەڵایەتی هەبێت کە شوێنێک هەبێت مافەکان و شایستەدارەکانی یاخود شایستەکانی خۆی بەگشتی تیا پارێزراو بێت. تا چەند کرێکاران لەمە ئاگادارن. ئێمە لەسەرم بابەتە میوانداری بەڕێز نەزمی موسامان کردووە کە جێگری بەڕێوەبەری گشتیکار و دەستەبەری کۆمەڵایەتیە تا بزانین ئەو پرسیارانە کە من کردم وەڵامەکەی وەرگرینەوە بۆ ئێوەی بخینەڕۆ و بەڕێز نەزمی بەخێرهاتی. ڕۆژێکی باش بۆ سپاس. پێم بڵێ کێنەوانەی کە پێویستە ناوی خۆیان لە کاری دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار بکەن. هەموو ئەو بەپێی یاسا طبعاً هەموو ئەو کەسانێک کە لە کەرتی تایبەت کارەکەن پێویستە ناویان تۆمار بکرێتن لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی پارێزگاکان. باشە. هەمووانەی لە کەرتی تایبەتن. باشە. ئایا تۆمارکردنی ناویان چی ئەخاتە سەر ژیانیان یاخود چ کاریگەریەکێ بە لە دەستەبەری کۆمەڵایەتی بۆچی باشە؟ طبعاً یاسایەک هەیە، یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی ئەم یاسایە لە ساڵی 71 بە ژمارە 39 دەرچووە، دواتر لە پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارە 4 لە ساڵی 2012 هەموار کرایتەوە و ئێستاش مسودەی هەموارکردنەوەکەی دووبارە ئامادە کراوە کە لە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەی دووبارە هەموار بکرێتەوە. هەموو هەموارکردنەوە چی دەگەێنێ چی زیانکات؟ هەموارکردنەوەکان دوو شتی گرنگ ئەگرێت. یەک ئەوە گرێت کە پێویستی بازار و پێویستیەکانی کرێکاران زیاتر ئەبێتن، بۆیە ئێرساکە پێویستی بە هەموارە تا ماف و ئیمتیازاتی زیاتر بۆ کرێکاران فراهم بکاتنە. طبعاً ئەوانەی کە ناویان تومارە کرێت لە دەستەبەری کۆمەڵایەتی ئەوانن وەکو کە دواڕۆژیان داهاتوو خۆیان خێزانیان دابینەکە یاخود فراهەمەکاتن، چونکە هەر کەسێک کە کارەکاتن وەکو هەر موظفێکی حکوومەتش کە کارەکاتن بۆ ئەوەیە بتوانێت بژێوی ژیانی خۆ و ئایلەی خۆی لە ئێستا و لە داهاتوودا دابین بکاتن. کەرتی تایبەتیش بە هەمان شێوە ئەو کرێکارانەی کە کارەکەن لە کۆمپانیاکان لە پرۆژەکان لە شوێنەکان پێویستیان بەوەیە کە ئەو مافەیان بۆ فراهم بکرێتن، بۆیە ئەم یاسایە ئەو مافەیان بۆ فراهەمەکرێت لە تەقاعدی، لە مکافای نیای خدمە، لە ئیسابەی عەمەل، لە پێکانی جوزئی، پێکانی کولی، لە نەخۆشی پیشەیی. ئەم هەموو ئەو مافانەی بۆ دابینەکاتن کە دەتوانێتن سوودی دەبینێتن بە پێی یاساکە ئەگەر ناوی تۆمار بکرێتن. باشە. دەستەبەری کۆمەڵایەتی یاخود ناو تۆمارکردن لە ڕێی کەسەکەوەیە کارمەندەکە کرێکارەکەوەیە یاخود ئەبێ کۆمپانیەکە هەستێت بەم کارە؟ کرێکارەکە ئەمە ئەرکی کرێکار نییە، ئەرکی خاوەنکارە بە قانون. خاوەنکار مولزەمە کە مولەتی کارکردنی شوێنەکەی خۆی وەرگرت پێویستە بە زووترین کار سەردانی بە ڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی بکات بۆ ئەوەی ئەم بە ڕێوەبەراتی ئاگادار بکاتەوە کە دەست بەکار بووە و ئەم شوێنە خەڵکی تێدا کارەکاتون و هاوڵاتی تێدا کارەکاتون وەکو کرێکار یان وەکو کارمەند، بۆیە بە پێی ئەو ڕێشوێنانەی کە هەنە لە یاسایەکەدا دووسەیەکی بۆ ئاکرێتەوە، بڕیارێکی بوو دەرەچێتن. ئەم بڕیارە ناوی کرێکارەکانی کە لە کارەکەن و ڕۆژی دەست بە کاربوونیان هەموو تێدا دیارە، ماوالیدیان تەفاسیلی ئەوەی کە هەیە لە بیداقەی شەخسیەکان لە نەفوسە لە ناو فۆرمەکەی بۆ تومارەکرێتن. باشە. کۆمپانیا هەیە یاخود کەرتی تایبەت بێ لایەنێک بێت هەڵنەستێت بەم کارە، هیچ بەدواداچوونێک هەیە بۆ ئەو هەموو کۆمپانیا و هەموو ئەو شوێنانەی کە کرێکار کاری تیاکات هەمویان 100% دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کارمەندەکان و کرێکارەکانیان بکەن؟ 100% ناین حقیقات چیان بەرامبەرەکرێت بە دوواداچوون بۆ ئەوان لێژان هەنە. طبعاً لێجانی تەفتیشی عەمەل هەیە، لێجانی تەفتیشی زەمانیش هەیە، هەردوو لێجان هەیە لە هەموو پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکانیش هەیە. ئەم لیجانانە ڕۆژانە سەردانەکەن و ئەو شوێنانەی کە دەستەبەر نەکراون دەستەبەرەکردن و نییە بە سەراحەت ئێستا لەو طبعاً لەوانەیە لە ساڵەکانی نەواتەکان و 2001 و 2 3 و 4 و ئەوانە هەندێک خەڵکە بوو تەمەڕودی دەکرد، یعنی کە دەستەبەر ناکە، بەڵام خۆشبەختانە ئێستا و سەردەمەیە نییە. بە مەرج سەریانەوە بەڵێ مەرجە جگە لە مەرجە بەڕاستی ئاستی تێگەیشتن و ڕوشنبیری خاوەنکارەکانیش بە یاسایەکە زیاترە لەوەی کە پێشتری هەبووە.
لەوانەیە لە هەندێک خەڵک نەزانێ بەڵکو خەڵک نییە بریا من نایکەم کە لێژانەکانەشن سەردانەکەنە بە تاکیت ڕێوشێنی پێویستە راپۆرتەیە و تەفاسیلی معلوماتی شوێنەکە و خاوەنکارەکەت تومارەکرێت و زانیاری تەواو لەسەر کرێکارەکان تومارەکرێتن و بریارێکی بۆ دەرەچێتن و دەستەبەرەکرێتن ئەوانەی کە دەستەبەر ناکرێن یاخود دەرێ من دەستەبەر ناکەم ئەوانە بەپێی یاسا ڕێوشێنی بودانراوە کە ئاگادارکردنەوەی پێدەدرێتن و ئەگەر دووبارە منع بکاتن ڕەوانەی دادگای کارەکرێتن باشە بەڵام کرێکارمان هەیە بە دوانەی بیناسازین سەر بە هیچ کۆمپانیایەک نین سەر بە هیچ ناوەندێک نین کاری سەر بەخۆکەن بەگشتی ئەمانە چۆنە بێ دەستەبەر بکرێن طبعا ئەمانە هەتا ئێستا کێشەیە لە عێراق بەعام یعنی هەتا ئێستا طبعا لە یاسای کوونەکە ئەو کرێکارانەی کە سربەخۆیشەکەن کاری ڕۆژانەکەن شمول نەکراون بە یاساکە بە حکمی چی بە حکمی ئەوەی کاوانە خاوەنکارێکی بەردەوامیان نییە یعنی ئەمڕۆ لای کەسێکی شەکە دوو بەیانی لای کەسێکی تری شەکە یعنی هەروجێ لای کەسێکی شەکە بۆیە نەتوانرە جێ بکاتەوە ئەمە جگە لەوانەی کە هەندێک خەڵک هەیە لە هەم ئیشەکاتن وەکو کرێکار و خاوەنکاریش مارکێتێکی بچووکە هەیە دوکانێکی هەیە لە شوێنێکە ئەم شوێنە تەنها خۆی تێیا کارەکە هەم کرێکاریەکە کاکە و هەم خاوەنکاریەکەشەکاتن ئەمەش هەیە بەڕاستی خەڵکمان هەیە لە جادە ئیشەکە مەسەرەن شت ئەفروشێ ئەوانەش خاوەنکاریان نیە بەڵام ئیشی بەردەوامیان هەیە و خاوەنکارن و کرێکارن ئەمە لە ڕەشنووسی ئێستا کە ئامادە کرایە چارەسەر بۆ ئەمە کرایە یعنی چارەسەرەکە ئەوەیە ئەم خەڵکانە دەتوانن ئازاد بن ئەوەی کە حەزی لێیە دەتوانێتن سوودمەند بێتن لە امتیازاتانەی کە لە ئاساکە هەنە ئەوە دەتوانێتن لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی ناوی خۆی تومار بکاتن وەکو کرێکار بەبێ خاوەنکار یعنی هەڵبژاردنەکە درا دەست خۆیان بۆ ئەوەی نەتوانرێتن زۆریان لێ بکرێتن دەتوانێتن ئەمە مەسەرەن کەسێکی وەستایە وەستای سپیکاریە یان وەستای سەقفسانەویە لەوانەیە 20 سال 25 ساڵی ئەمیشایەکە بەڵام خاوەنکاری نییە ئەمە دەتوانێتن خۆی تۆمار بکاتن لەسەر ناوی خۆی کە لەوانەشە تەبان سوود هەموو ئەو امتیازاتانەیە کە دەرێتە کرێکارێکی خاوەنکاری هەوە هەمان ئەو امتیازاتانەش دەدرێتە ئەو کەسە باشە ئەو امتیازاتانە چییە؟ ئەو امتیازاتانە پێش هەموو شت بەڕاستی بابەتی خانەنشینیە یعنی لە تەمەنی کەرتی گشتی پیا و ئاورەت هەردووچیان لە 63 ساڵی تەقاعد دەبن ئەگەر خزمەتیان هەبوو لە 15 ساڵ زیاتر بێت لە کەرتی تایبەت تاکو ئێستا 6 ساڵ بۆ پیا و 55 ساڵ بۆ ئافرەت دەتوانێتن تەقاعد بێت ئەمە گۆڕانکاری تێدا کرایە لە ڕەشنووسەکەدا مەرجەکە هاتیتە 15 ساڵ یعنی 15 ساڵ و سەرەوەی 45 ساڵ دەتوانێتن خۆی تەقاعد بکە ئەمە جگە لەوەی کە ئەوانەی کە مەسەرەن خۆ نەخواستە لە ئەسنای کاردا تووشی پێکانە بن مەسەرەن ئەوەش بەپێی نسبەیە مەسەرەن ئەگەر نسبەی عجزەکەی کە لە تووشی حادیسەکە ئەبێ لە 100 تا 35 بوو سەرەوە بێ ئەوە پێکانی جوزئی پێدەدرێتن ئەگەر گەیشتە 100 تا 100 پێکانەکە ئەوە تەقاعدی بەردەوامی پێ دەدرێت و تا نەخۆشی ئەگەر تووشی مەسەرەن ئەوانەی کە لەو کارگانە ئیشەکەن کە مەوادی کیمیایی تێدا بەکاردێنرێتن لە مەعمەل شیشەکان لە ئەو شوێنانەی کە معجزات و ئەو شتانە دروستەکانێک کە مەوادی کیمیایی زۆر تێدا بەکاردێنرێتن لەوانەیە ئەوانە معرض بن کە تووشی نەخۆشی پیشەیی ببن ئەوانەی کە تووشی نەخۆشی پیشەیی ئەبن بەپێی راپۆرتی پزیشکی ئەمانەش بە هەوان شێوە امتیازاتی ئەوەیان هەیە کە تەقاعد و جزئیان دەدرێتێ و جگە لەمە چارەسەری ئەم نەخۆشیانە واجبە لەسەر سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی یعنی دەبێت لە سندوقی دەستەبەری هەموو تەکالیفی چارەسەرکردنی کرێکارێکی دەستەبەرکرا و لە ئەستۆ بگرێتنە ئەمە جگە لەوەی کە کەسمان هەیە فترەیەک 10 ساڵ ئیشەکاتن لە کەرتی تایبەت بەڵام دواتر تەعینە بێتن لە کەرتی گشتی ئەمە دەتوانێتن خزمەتەکەی خۆی بگواستەوە یعنی دەتوانێتن ئەو خزمەتەی هەیبووە لە کەرتی تایبەت بگوازیتەوە لە بوو کەرتی گشتی بۆ مەبەستی خانەنشین جگە لەوەی ئەوانەی کە هەیشە مەسەرەن فترەیەک 10 ساڵێک 15 ساڵێک کرێکارە
بەڵام وەزعی باش دەبی لە ئیشکردنە و شارەزایی پەیداکات خۆی دەبیتە خاوەنکار کەواتە ئەو کاتەش دەتوانێتن مکافئی نای خدمەی خۆی وەربگرێتن کە پاداشتی کوتایی ڕاجەی پێدەرێنێ لەو پڕەپارانەی کە بوو درانە ئەمە جگەلەوەی بەڕاستی کە کۆمەڵێک امتیازاتی تریشی تێدا. بەڵێ بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵاتی زۆر سپاس کە لەگەڵمان بووی بە هەوای بەردەوامیتان بە هیوایەوەی کە کرێکاران و کارمەندان لە هەر شوێنێک بن دەستەبەری کۆمەڵاتی بکەن. سپاس بۆ ئێوەش.